ئەم جارە گردبوونەوەی خاوەن ئۆتۆمبیلە بێسەرەتاکان لە سلێمانی بێوەی دەرنەچوو گرژی و ئاڵۆزی تێکەوت لەگەڵ پۆلیسا و فیشێکی هەوایی تەقێنرابوو ڕوبەڕووی ئەو کەسانە و ئەوانیش دەڵێن واز نایەنین تامافەکانمان وەردەگرینەوە. لەلایەکی دیکەشەوە گرێکوێرەی دەرچوە یەکەمەکان هێشتا هەر نەکراوەتەوە و چاوەڕێی دامەزراندنەمان و چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناوە. سڵاوتان لێبێت. لاگردبوونەوە و خۆپشاندانی خاوەن ئۆتۆمبیلە بێسەرەتاکان گرژی و ڕوبەڕووبوونەوە لە نێوان پۆلیسی چالاکی مەدەنیەکان و خاوەن ئۆتۆمبیلەکان ڕوویدا. پۆلیس بە دار و تەقەی هەوایی بڵاوەی بە خاوەن ئۆتۆمبیلە بێسەرەتاکان کرد. ئەمەش دوایەوەی لا پێشنیوەڕۆی ئەمڕۆ ژمارەیەکی زۆری خاوەن ئۆتۆمبیلە بێسەرەتاکان لە بەردەم بینای پارێزگای سلێمانی گردبوونەوە و دواتر ڕێگای سەرەکی بەردەم پارێزگایان داخست. بۆ کردنەوەی ڕێگاکە پۆلیسی چالاکی مەدەنیەکان ڕوبەڕووی خاوەن ئۆتۆمبیلە بێسەرەتاکان بوونەوە و دار و تەقەی هەوایی و گازی فرمێسکرێژیان بەکارێنا. خۆپشاندەرانیش دەستەوەستان نەبوون و بە بەرد وەڵامیان دانەوە. دواتر ڕێگاکە کرایەوە و خۆپشاندانەکەش بڵاوی پێکرا. بەشێک لەوانەی لاگردبوونەوەکە بەشدار بوون بۆ 964 قسەیان کرد و ڕایانگەیان لە هەڵوێستی خۆیان بەردەوام دەبن و بەم زوانە خێوەتیش هەڵدەدەن. پێشیان وا بوو ئەوەی بەرامبەر ئەوان دەکرێت دەست درێژیە و ستەمە. گردبوونەوە هەر لە سلێمانی نەبوو. لە هەولێریش ئەمڕۆ بۆ 39مین جار دەرچووە یەکەمەکانی زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان گردبوونەوە و نوێنەرەکانیان لە بەردەم ئەنجومەنی وەزیران داوای دامەزراندنیان کرد. لە هەرێمی کوردستان 9812 دەرچووی یەکەمی سەر ئاستی بەش و کۆلێژ و زانکۆ و پەیمانگەکان هەیە، بەڵام تا ئێستا دانەمەزرێنراون. نوێنەری دەرچووە یەکەمەکان لە بەردەم ئەنجومەنی وەزیران گردبوونەوە ڕایانگەیان سەرڕای ئەوەی بایۆمەتریشیان ئەنجام داوە، بەڵام تا ئێستا دانەمەزرێنراون. یەکێک لە کچە دەرچووە دانەمەزرێنراوەکان بە 964 وت. دام و دەستگاکانی حکوومەت پێویستیان بە دەستی کارە، بەڵام بە کسانی ناشایستە و بەواستە و واستەکاری دامەزراون و ئیشەکەش نازانن. بە شێوەیەکی ئاسایی ژنان مەواد و کەلوپەلی جوانکاری بەکاردێنن و ئێستا مەسەلەکە هەر لە سوورا و سپیا و دەرچووە و دەیان جۆر مادەی دیکە هەن، بەڵام ئاگاتان لێ ئەمڕۆ لە دوهۆک چی ڕوویداوە؟ 4 تۆن کەلوپەلی ئێکسپایری جوانکاری ژنان لەلایەن ئاسایشی دووەکەوە دەستی بەسەرداگیرە. سەرچاوەیەک لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی گشتی پارێزگای دووەک بە 964 وت. مەفرەزەکانیان تەنیا لە دوو کۆگای دوو گەڕێکی جیاوازی شاری دووەک دەستیان بەسەر 4 تۆن کەلوپەلی ئێکسپایری جوانکاری ژنان داگرتووە. وتیشی کەلوپەلەکان ئێکسپایر بوون، بەڵام خاوەنەکانیان دایانویست ڕێکەوتی بەسەرچوونی کەرەستەکان بگۆڕن و دووبارە لە بازاڕەکاندا بیان فرۆشنەوە بە ژنان. بۆیەش با بڕیاری دادوەر لێکۆڵینەوە لەم کەیسە دەکرێت و با پێی یاسا خاوەنی کەلوپەلەکان سزا دەدرێت. ماوەیە کە باس لە نەشیاوی بەرەمەکانی عەلوەی سلێمانی دەکرێت کە گوایە تەندروست نییە و مادەی نیتراتی زۆرە، بەڵام عەتا محەممەد جێگری سەرۆیەکی سەندیکای عەلوەی سلێمانی بە 964 وت. وەک عەلوە دڵنیایی دەدەنە هاوڵاتیان بەرهەمەکانیان هیچ کێشەیەکیان نییە. حاجی عەتا ئەمڕۆ سێشەمە بە 964 وت هەر بەرهەمەیەک دێتە ناو عەلوە پێشەوەی بفرۆشرێت ئەگەر بەرهەمی دەرەوەی کوردستان بێت بە 4 فلتەردا تێدەپەڕێت، ئەگەریشی ناوخۆی کوردستان بێت 1 فلتەری دەبێت و پشکنینی بۆ دەکرێت. ئەوەشی ئاشکرا کرد ساڵی ڕابردوو بەهۆی بەرزی ڕێژەی نیترات لە هەندێک لە بەرەمەکان زیاتر لە 450 تۆن بەرهەمی سەوزە و میوە لە ناو براون کە شیاوی خواردن نەبوون. لە ڕۆژانی ڕابردوو سەرنج لەسەر بەرزی ڕێژەی نیترات لە هەندێک بەرهەمی کشتتوکاڵی وەک خەیار و پولەکە و فاسۆلیای تەڕ هەبوو. ئەمەش بووە مای نیگەرانی هاوڵاتیان. سەرنجتان ڕادیکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964 بڵاو بۆتەوە. ئەمڕۆ دوای 33 ساڵ بەسەر مەرگی ناخەژێنی دوو قوتابی لە سەید سایق هێمن و چنار کە خوشکوبرایەک بوون، 964 زانیاری نەبیستراو لەسەر ئەو دوو قوتابیە چنار و هێمن بڵاو دەکاتەوە. دوای 33 ساڵ لەو ڕووداوە کە چنار و هێمن خوشکوبرایەک بوون لە قوتابخانە لە حوتی 1992 لە کاتی گەڕانەوەیان لە قوتابخانە بەهۆی سەرما و بەفرەوە ڕق بوونەوە و گیانیان لە دەستدا. غەریب حەمەخان حەمە ئەم پیاوە یەکەم کەس بووە کە چۆتە سەر ئەو دوو قوتابیە. ئەمە چیرۆکەکەی بۆ 964 گێڕایەوە. ئەمڕۆ وتی من یەکەم کەس بووم چوومەتە سەریان. هێمن دەست بەجێ بەهۆی سەرماکەوە گیانی لە دەستدا بوو، بەڵام چنار گواستراوەتەوە بۆ نەخۆشخانە هەرزوو لە نەخۆشخانە گیانی لە دەستداوە. ئەم پیاوە دەڵێت وەکو وەفایەک بۆ ئەو دوو قوتابیەکان بچۆتە سەریان و لە ناو بەفراگیانیان دەستداوەتەوە. ئەو کات کچوکوڕێکی خۆی ناوناوە هێمن و چنار. ئەم بابەتە 964 قسەی لەگەڵ سۆران محەممەد بەڕێوەبەری پەروەردەی
سەی سادق کرد ئەو باسی لەوە کرد کە لە هەوڵان بۆ ئەوەی چیرۆکی ناخەژێن و مەساتی ئەم دوو قوتابیە لە ناو منهەجی خوێندندا جێ بکرێتەوە و بخوێنرێت و داوا دەکەن لە سەر هەموو قوتابخانەکانی ئەو سنوورە و سەی سادق وێنەی چنار و هێمنیش بڵاو بکرێتەوە کە سوکاری هێمن و چنار لە ساڵی 1992 ئاوارە بوون دوایی باوکیان لە چەمچەماڵ لە کاتی پرۆسەی ئەنفالدا بێسەر و شوێن بووە ئێسەش دایک و خوشکێکیان لە چەمچەماڵ نیشتەجێن ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.